فیلمی ئەنەدەر ڕاوند کە فیلمێکی درامی وە کۆمیدیای ڕەشی سویدی و دانیمارچیە کە لە دەرێنانی تۆماس ڤێنتەربێرکەوە هەرێک لە ئەکتەران مادز میکلسون و تۆماس بۆلارسون و ماگنۆس میلانگ تێدا بەشدارن. فیلمەکە لە ڕواڵەتدا باز لە لێکەوتەکانی بەکارێنانی شەراب بەکارێنانی کەحول دەکاتن، بەڵام لە ناوڕۆک و لە قوڵایدا تیشک دەخاتە سەر قەیرانی مرۆڤەکان لە ناوەڕاستی تەمەنیان و ونبوونی جۆش و خۆشی ژیانیان لە ناوشتا ڕۆتینەکاندا. جا چیرۆکی فیلمەکە باز لە چوار مامۆستا دەکات، چوار مامۆستا لە قوتابخانەیەک لە کۆبناگن کە هەر چواریان لە بەردۆخێکی دەرونی خراپدانە سەبارەت بە خودی خۆیان، چونکە هەست دەکەن ژیانیان بێزارکرد بوو و ژیانە لەسەر ڕۆتینێکی دووبارە و کۆن دەڕواتن و بۆیە وایان لاتوە هەست بە بێزارێکی زۆر بکەن. لە هەمان کاتدا لەلایەن خێزانی قوتابیەکانەوە گەلەییان لێ دەکرێت کە ئەوان هۆکارن بۆ خراپی و سەرنەکەوتنی منداڵەکانیان. لە خوانێکی ئێوارەدا بە بۆنەی 40 ساڵەی لەدایکبوونی نیکۆلای گروپەکە لە نێوان خۆیاندا بەس لە بیردۆزێک دەکەن کە دەڵێت مرۆڤ بە کەمی ڕێژەی کەحول لە خوێنیدا بە ڕێژەی لە سەدا 0.05 لەدایک دەبێت و هێشتنەوەی ڕێژەی کەحول لە سەدا 0.05 مرۆڤ داهێنەرتر و ئارامتر دەکات. جار لەو ئێوارەیە و لەو خوانەدا چوار مامۆستاکە بڕیار دەدەن کە دەست بە جێبەجێکردنی بیرۆکەکە بکەن تاکو گۆڕانکاریەکی جادوویی لە ژیانە دووبارە و بێزارکاریەکەیاندا ڕووبداتن بە ئومێدی ئەوەن. بەڵام لە ماوەیەکی کەمدا دەبینی کە هەرچوە مامۆستاکە هەست دەکەن کە پیشە و ژیانی خۆشیان هەم سەرکەوتوتر و هەم ئارامتر و چێژبەخشتریشە. بە تایبەتی مارتن کە دڵخۆشە دووبارە پەیوەندی لەگەڵ خێزان و منداڵەکانیدا دروست دەکاتەوە و هەم قوتابیەکانیش دەبینن کە چێژ لە پۆلەکە وەردەگرن و هەمیش سەرکەوتوترن. بەڵام دوای ئەوە ئەو چوار مامۆستایە بڕیار دەدەن ڕێژەی کەحولەکە بۆ سەدا 0.0 بەرز بکەنەوە کە ئەمە ژۆکارە بۆ ئەوی ئاراستەی ڕووداوەکان دووبارە بگۆڕدرێن و ڕووبەڕووی کێشەی نوێ ببنەوە. فیلمێک تا بڵێ فیلمێکی باش تا بڵێ شانیوێک کە تۆ بینەری بێت بە تایبەتی ئەوانەی کە ئاڵودەی بەکارێنانی شەرابن کە شەراب وەکو چارەسەر دەبینن کە بەلای منەوە وەکو ڕاکردنە لە کێشەکان نەوەکو شەراب چارەسەر بێت، چونکە لە کۆتاییدا تێدەگەێت کە شەراب چارەسەرەکە نییە. جا ئەوانەی ئاڵودەی شەرابن ئاڵودەی بەکارێنانی شتی ترن بۆ ڕاکردنیان کەمکردنەوەی ئازارەکانی پێویستە بینەری ئەو فیلمە بن تا بڵێ فیلمێکی زۆر زۆر تایبەتە. جا دەبین کە چوار مامۆستەکە تووشی سارد و سڕی و گۆشەگیریەکی قوڵ بوونە کە ئەو باردۆخە خراپە و دەرونەی ئەوان کاریگەری ڕاستەخۆی بەسەر قوتابیەکانەوە دروست کردووە و تاوە لە مامۆستاکانیان بێزارن، بە تایبەتی مامۆستا مارتن کە مادس میکلسن ڕۆڕەکە دەجێڕێت مامۆستای مێژووە. جا قوتابیەکان بۆی شێوازە بێزارکەرەکەیەوە سکاڵای لەسەر تۆمار دەکەن. دوای ئەوەی چوار مامۆستاکە بڕیار دەدەن کۆنتترۆلی ڕێژەی کەحول بکەن لە جستیاندا کە بڕواایەون وایە بەو جۆرە دەبنە کەسێک کە متمانیان زیاتر بە خۆیان دەبێت. وارە لەو دیمەنی فیلمەکە کە مارتن بە بێزاریەوە بە خێزانەکەی دەڵێت دەپرسێتن ئایا من بوومەتە کەسێکی بێزارکرد؟ خێزانەکەشی لە وەڵامدا دەڵێتن تۆ چیتر ئەو مارتنەنی کە من دەمناسی بەواتەشتر تۆ چیتر ئەو کەسەنی کە من خۆشم دەویست. جا فیلمەکە ڕێک لە دوای ئەو وەڵامە بە شێوەیەکی واقعی ململانەی نێوان کۆنتترۆل و لێکەوتەکانی ئەو سەرکێشیە لە نێوان خێزان و کاردا نیشان دەدات. جا سیرکردنی ئەو فیلمە بۆ ئەوانەیە کە کەحۆل شەراب بە چارەسەری کێشەکانیان دەزانن زۆر زۆر گرینگە بینەری ئەو فیلمە بن، چونکە دوجار فیلمەکە پەیامێکی فەلسەفی زۆر قوڵ دەگەێنێت ئەویش کە دەڵێتن شەراب نیشانەی نەخۆشیەکەیە، نیشانەی کێشەکەیە نەوەکو چارەسەر بێتن کەەوەژ ڕێک لە کەسایەتی و لە کارکتەری مامۆستا مارتن دەبینی کە چونکە کێشەکانی مامۆستا مارتن نەخواردنی شەراب نەبوو بەڵکو بۆهۆی قێرانی خێزانی و دارمانی پەیوەندیەکانی بوو. و ئەو دیمەنێک کۆتایی مەبەستم دیمەنی سەماکردنەکەی مامۆستا مارتنە بەجددی ناتوانم ئاماژەی پێنەدەم کە بۆ من جوانترین وە کاریگەرتن دیمەنی نێو فیلمەکە بوو کە ساتێکی تاڵ وە شیرینیە بوو کە دڵتەنجی وە دڵخۆشی تێکەڵ دەکاتن کە ئەو حاڵەتەش ڕێک گزارش لە کەسایەتی و لە ناخی ئەو دەکاتن کە پڕە لە وزە و ئارەزوو بۆ ژیان. جا فیلمەکە بەگشتی فیلمێکی باش چیرۆک نواندن دیالۆگ تێدا زۆر زۆر باشە. دەتوانم بڵێم فیلمەکە ئەوەندە پێکەنی ناویە کە دڵشکێنە. فیلمێکی ڕازگۆیە، ڕاستیش هەمیشە بۆ من جوان بووە. تا فیلمێکی تر ئاسوودە بمێنن خواتان لەگەڵ.